الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت زنجیرەی ژیانی هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم، ئەو چاوانەی کە بە چاوی سەریان بە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەیشتن. ئەمڕۆ ئەمەوێت لە خزمەت یەکێک لە هاوڵەکانە ژیان بەسەر بەرین کە شۆرەتێکی زۆر گەورەی هەیە ئەم هاوڵە بەڕێزە. کەم کەس هەیە ئەم هاوڵەی نەناسی بێ و لە خزمەتیان نەبوو بێ و کەلیماتی ئەم هاوڵە و حیاتی ئەم هاوڵە بەرگوێ نەکەوت بێ. لە ڕاستیە جارێک پرسیارێکم لە هەندێک لە تەڵەبەکانم کرد کە مەشهوورترین سەحابە کێیە، کە لای عامەی خەڵک گشتی ناسراو بێ، ئایا سەیدنا ئەبوبەکرە، ئایا سەیدنا عومەرە، سەیدنا عوثمانە، سەیدنا عەلیە. کۆدەنگ یا با بڵێم زۆرینە ڕەئیمان ئەوە بوو کە بیلالی حەبەشی لە هەمووانیان مەشهوورترە. بیلالی حەبەشی سبحان الله لەناو هاوڵانی پێغەمبەری خۆیە صلی الله عليه وسلم، ئەگەر چی عەبدە، ئەگەر میزەیەکی تایبەتی خۆی هەیە، خصوصیەتێکی زۆر تایبەتی هەیە. ئەمڕۆ لە خزمەت حیاتی ئەوە ئەبین کە بیلالی کوڕی ڕەباح یەکێکە لەو کەسانەی کە بە عەبدی لەدایک بووە. ئێمە دوو جۆر عەبدمان هەیە، عەبدێکمان هەیە کە کراوە بە عەبد، عەبدێکمان هەیە کە بە عەبدی لەدایک بووە. چونکە ئەوانەی کە عەبد و جاریەن، مناڵەکانیشیان ئەبنەوە عەبد و جاریە. یەکێک لەو کەسانەی کە بە عەبدی لەدایک بووە بیلالە. دایکی بیلال وا مەشهوورە کە یەکێک بووە لە ئەمیرە زۆر گەورەکان، ئەمیرەیەکی زۆر گەورە بووە، دواتر گیراوە و کراوە بە عەبد لە جەنگێکە. وردە وردە دەسا و دەستفرۆشراوە هەتاوەکو لە ناو مەککە بۆتە جاریە و دواتریش مناڵێکی بوو و مناڵەکەش بە هەمان شێواز بە عەبد حیساب و ئەژمار کراوە. لە ئەسڵیشە یەکەم کەس کە هێناوێتە ناو مەککەوە عەبدوڵای کوڕی جەدعانە کە هێناوێتی و لەوێ فرۆشتوێتی. عەبدوڵای کوڕی جەدعان یەکێکە لە گەورەی قوڕەیش کە پێش نبووەت فەوتی کردووە و یەکێک بووە لە کەریمترین و سەخیترین کەسەکانی ناو مەککە. حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزوەی بەدرا کاتی ئەبوو جەهل ئەکوژرێ، ئەڵێن یا ڕەسوڵ الله نازانین چۆن بیناسینەوە، ئەفەرمە سەیری ئەژنۆیکەن کاتێک کە مناڵ بووین لەسەر مەئدەبەیەکی خواردنێکی عەبدوڵای کوڕی جەدعان کۆ بووینەوە، بوو بە شەڕمان پاڵێکم پێوەنا قاچی بریندار بووە، برینەکەی هەر پێوە ماوە. ئەڵێ کاتێک کە ئەبوو جەهل سەیری قاچیان کرد، سەیریان کرد لە لای ئەژنۆیەوە هەمان برینی پێوە ماوە. مەبەستم لە وشەی عەبدوڵای کوڕی جەدعانە کە یەکێک بوو لەو کەسانەی لە یەکێک لە سەفەرەکانیە 100 عەبد و جاریە ئەکرێت و ئەهێنێتە ناو کەعبەوە. دواتر ئەم 100 عەبد و جاریە وردە وردە بڵاوە ئەکەن، بیلال لە ناو مەککەیە ئەمێنێتەوە. وردە وردە گەورە ئەبێتە غوڵامێک. ئیمامی ئەبوبەکر لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هەندێک جار لە هەندێک غاری دەرەوەی مەککە لە سەرەتای ئیسلامە دائنیشتن لە شوێنێکە عەبدایەتی خۆیانیان ئەکرد. ڕۆژێک بیلال لێەوە شوان بوو تێپەڕی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری دەرهێنا لە ناو ئەشکەوتەکە، فەرمووی هیچ شیرێکت پێیە یا هیچ ئاژەڵێکت پێیە کە شیری هەبێ؟ فەرمووی ئاژەڵی زۆرم پێیە شیری هەبێ، بەڵام هیچیان هی من یەک دانە لەبێ شیرەکەی ڕۆژانە ئەم درێتێ. ئەگەر زۆر برسیتان بێ ئەتوانم ئیثارکەم بەشە شیرەکەی ئەمڕۆی خۆم بدەم بە ئێوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو ئاژەڵەی خۆت بێنە، دەستی مبارەکی خستە سەری، دوعای زۆری بەسەرا خوێن. جاماڵکەیەکی بچووکیان پێ بوو، خۆشەویست وردە وردە ئەیدۆشی پڕپڕی کرد. یای بە بیلال خۆی وتی بیلال تۆ خۆت تێر بخۆرەوە. تێری خواردەوە. سەیدنا ئەبوبەکر تێری خواردەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خۆی تێری لێ خواردەوە.
دوایی وتی هەستەکەم دەموچای ئێوە زۆر منەوەرە ئەم شتە چی بوو خوێنتان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگی کرد بەرەو دین ئیسلام ئیمانی هێنا فەرمووی ئیمانەکەی خۆت ئوکتم ئیسلامەکە ئیسلام و مسلمانبوونی خۆت بشارەرەوە با کەس نەزانێ دوایی کە گەڕایەوە ماڵی ئومەیی کوڕی خەلەف طبعاً عەبدی ئومەیی کوڕی خەلەفە پێیان وتیان ئەمڕۆ لە هەموو ڕۆژێ باشتر ئەو مەڕووماڵاتەی بردوتە دەرەوە لەوەڕیوە هەموو ڕۆژێ بیان بە بۆ ئەو شوێنە تا 3 ڕۆژ بیلال بەنهێنی ئەچوو ئەو شوێنە و تعلیم و دەرسی وەرئەگرت لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر ئەم ئیسلامە عەظیمە لە دوای ئەمە کە هاتەوە وردە وردە ئەمرەکەی کەشف بوو زانیان کە ئیمانی هێناوە کە زانیان ئیمانی هێناوە ئیتر وەکو عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەفەرمێ چەند کەسێک هەبوون لە ناو مەککە زۆر ئازار ئەدران ئەفەرمێ ئەوانەی کە بە ئاشکرا موسڵمان بوون ئەوەل من ئەظهر ئیسلامەه ئەوانەی کە ئیسلامی خوانی ئەلان کرد ئیمامی ئەوبەکرە عەممارە سومەیەیە یاسرە بیلالە سوهەیبە مقدادە ئەم حەوتە بێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاشکرا بوون ئەفەرمێ ئیمامی ئەوبەکر خزمەکانی نەیان ئێهێشت عەزیەت بدرێ عەممار و سومەیە و یاسر ئەوە بوو تووشی ئەو ئیبتیلا و بەڵا زۆر گەورە بوون حتا عەممار و یاسر سومەیە و یاسر شەهید کران سوهەیب و مقداد لەبەرەوەی کاریان هەبوو دەستیان هەبوو ئیش بکەن بۆیە کەمێک عەزیەت دەدران و کەمێک ئەیان خستنەوە سەر ئیشەکانیان ئەڵێ تەنها بیلال مابووە کە لە ناو هەر هەمویانە گەورەترین عقوبە بدرێ ئەڵێ هەندێ ئاسنیان بەمانەوە هەڵواسی بوو بۆی خۆر بدا لە ئاسنەکان باش گەرم ببێ ئەڵێ هەر یەکێک لەمانە خزمەکەی هات ئاوی ئەکرد بە ئاسنەکە ئیلا بیلال نەبێ کەس نەبوو ئاوی بکە بەسەرا ئەو گەرمایە خەریب و ئەیسووتان عەزاب و عقوبەیەکی زۆر گەورە لە پێناوی ئەم دینە ئومەیە خۆی عقوبەی ئەدا عەشرەتەکەی عقوبەیان ئەدا مناڵی ئەو مەنتیقەی کۆ ئەکردە عقوبەیان ئەدا ئەبوو جەهل عقوبەی ئەدا لە هەندێک ڕوايەتە هاتووە فەرمێ بەردی زۆر گەورە ئەهێنرا گەرم ئەکرا ئەخرایە سەر سنگی ئەخرایە سەر سکی ئەمیش تەنها کەلیمەیەک هاواری ئەکرد ئەیود ئەحەد لە ڕوايەتێکە ئەڵێ وەڵڵاهی لە ئیسلام زۆر شتم نەمەزانی بەڵام ئەمزانی وشەی ئەحەدون زۆر ئازاری ئەوان ئەدا چکە ئەوان ئەیانویست من کوفر بکەم منش هاواری ئەحەدون و ئەکرد ئەڵێ شتێکی قورئانم نەئەزانی تا بەگوێیانە بدەم هەر ئەوم ئەزانی ئەموتەوە ئازار و عقوبەیەکی زۆر گەورە حتا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلایە تێپەڕی زۆر غەمی بۆ خوارد سەیدنا ئەوبەکر لێوە تێپەڕی کە بینی بەو حاڵەوە زۆر خەفەتی خوارد لەولا شەوە کە ئیبینی سومەیە و یاسر شەهید کراون ئەترسا لەوەی کە بیلالی شەهید کرێ بێکەسە بۆیە ئەوبەکر سدیق بڕیاری دا عتقیکە ئازادیکە ڕۆژ بۆ ئازادکردنی غێر ڕوایەتەکانە لە هەندێک ڕوایەتە ئەڵێ بە 7 درهم لە هەندێک ڕوایەتە ئەڵێ بە 40 درهم لە هەندێک ڕوایەتە ئەڵێ بە 20 درهم مهم سەیدنا ئەوبەکر کڕی و عتقی کرد کاتێکە عتقی کرد ئومەیە پێوت وتی ئەگەر زۆر لەوە بە کەمتر بدوتە هەر پێمە فرۆشتی بۆی خەفەتی بداتی ئەویش فەرمووی ئەگەر زۆر لەوە زیاتر بوتە هەر ئەم دایتێ هەر چەندێکە داوا کردێ ئەم دایتێ غەمەکەی کردەوە بە دڵی خۆیە لە دوای ئەوەی کە عتقی کرد پێ ئەوترا مەولا ئەبی بەکر مەولا بە معنای چییە لە زمانی عەرەبیە و لە باڵێ فقهی شەریعەتە هەر کەسێک عەبدێک ئازادکە لە مەسەلەی میراثە طبعاً عەبدەکان یان جاریەکان فەرق ناکە کە ئازادەکران زۆر بە ئازانە لە بازاڕە مامەڵەیانە کرد زۆر زوو دەوڵەمە نەبوون کە دەوڵەمە نەبوون ئەمە کە سوکاریان دیار نییە کێ میراتیان لێ ئەگرێت ئەو کەسەی کەوا ئازادی کردوون حتا دایکمان عایشە عەبدێکی کڕی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی الولاء لمن اعتق ولاء بۆ ئەو کەسێکەوە ئازادی ئەکە ئەو کەسە بێتە مەولا دواتر ئەم کەسە بێکەس بوو ئەو میراتەکەی ئەگرێتەوە چونکە ئەم کەسە بۆتە سەبەبی ڕزگارکردنی ئەو چۆن باوکو کوڕێک پێکەوە باوکو کچێک پێکەوە مەسەڵەن میراتی یەکتر ئەبن بە هەمان چەشن مەولا و لەگەڵ مولیەکەیە ئەو کەسێکەوە ویلایەتی هەیە بەسەریەوە ئەو کەسێکە ئازادی کردووە معتیقەکەی هەردووکیان پێکەوە لە یەکتر میراتە بن ئەفەرمێ ئەبوو بەکری سدیق
با بڵێن بیلالی حەبەشی پێی ئەوتراچی مەولای ئەبوو بەکری سیدیق لەبەرەوەی ئازادی کرد. دوای ئەوەی کە ئازادی کرد ئازار و ئێشەکان لەسەری کەم بووە چونکە حڕ جیاوازە خۆی خاوەنی خۆیەتی و بە تایبەتیش مەولای ئەوو بەکرە مەولاکەش ڕەبتی ئەوێ بە عەشرەتی ئەوو بەکرەوە بە هەمان شێواز ئەویش کەمە کەمە پارێزگاری لێ ئەکرە. هجرەتی کرد بۆ مەدینە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. هجرت ئەکات و یەکەم جار ئەچێتە ماڵی سعدی کوڕی خەیثەمە دواتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیکاتە برای ئەبوو عوبەیدەی جەڕاح لە ڕیوایەتێکە برای عوبەیدەی کوڕی حارث. لە غەزوەی بەدرا بەشداری کرد. لە مەشهەدەکانی غەزوەی بەدرا سبحان الله ئەو کەسەی کە زۆر ئازاری ئەدا ئومەیە کوڕی خەلەف کە زۆر زەحمەتی ئەدا قەدەری خوا ئەو هایە لە غەزوەی بەدرا ئەم دوانە بەریەکەون. بیلالی حەبەشی لەگەڵ ئومەیە جەنگێک لەگەڵ یەکترە ئەکەن و لە ئەخیرا بیلال زەفەری پێێنەوە ئەیکوژێ. ئەو کەسەی کە زۆر عقوبەی ئەمی ئەدا و زۆر متەکەبیر بەدەستی ئەم عەبدەڕەشە ئەکوژێ. لە هەموو مەشاهیدەکانە لە خزمەت پێغەمبەری خوایە بووە صلی الله عليه وسلم غەزوەکانی ئوحود و ئەحزاب و هەر هەمویان. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی بیلال چ شتێک وای لە تۆ کردووە گوێم لە خشپەی نەعلەکانە بوو لە بەهەشتا لە پێش منەوە حدثني بأرجى عمل عملته عندك في الإسلام منفعة چ شتێک لای خۆت ئاوهایە کە زۆر زۆر سوودی لێ وەرگرتووە لە ئیسلامە ئەوم بۆ باس کە فإني سمعت خشفا عليك بين يدي في الجنة لە نێوە لە بەردەم خۆمە خشپەی پێی نەعلەکانی تۆم ئەبیست لەناو بەهەشتا. بیلال وتی وەڵڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵڵا هیچ شک نابم بەس ئەوەندە نەبێ هەر جارێ دەست نوێژم کردبێ دوور کار نوێژم کرد. ئەجرێکی زۆر گەورەیە ئینسان کەسی موسڵمان دائیمە دەست بە دەست نوێژ بێت کە دەست نوێژیشی کرد دوور کار نوێژ جێبەجێ بکە ئەجرێکی زۆر گەورە و تایبەتی دەسەکەوێت. یەکەم کەس کە بانگ ئەدا بیلالی حەبەشیە. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵان یەکەیەکە ئەناسێ یەکەیەکە مەهامیان ئەداتێ ئیشیان ئەداتێ. بەیەکێکیان ئەڵێ تۆ لە فەرائیزە لە هەمووان زیرەکتر، یەکیان ئەڵێ حەڵاڵ و حەرام لە هەمووان چاکتر ئەزانی، بە یەکێتر ئەڵێ کە تۆ قازی ناو مەدینەی هەر یەکەیە مەسەڵەن مەهامێکی ئەداتێ. بیلال پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زانی کە سەوتی زۆر بەرزە و سەوتیشی خۆشە بۆیە کردێ بانگوێژی خۆی لە فەرمایشتێکە ئەفەرمێن نعم العبد بیلال ئەی هاوار چە عەبدێکی چاکە بیلال وهو سيد المؤذنين گەورەی هەموو مؤذنەکان هەموو مؤذنەکان ئەوانەی کە بانگیان وتووە هەر لە ئەوڵەوە تا ئەخیر گەورە و سەردار و سەیدیان کێ ئەم بیلالەیە. ئەفەرمێ خۆشەویستمان ولا يتبعه إلا مؤذن خوا لە ڕۆژی قیامەتە بیلال ئەبینی کۆمەڵی خەڵکی زۆر بە پشتیەوەیەتی هەموو ئەوانەیە پشتیەوەن هەمویان مؤذنەکان بانگوێژەکانن. والمؤذنون أطول أعناقا يوم القيامة سريان لهمو كز برسرة گردنیان لە هەموو کەس بەرزترە لە ڕۆژی قیامەتە مؤذنەکان و بانگبێژەکان. بۆیە لەم مەسەلەی بیلالەوە ئەو وەرەگرین کە سەوتی خۆش فرسەتێکی ژیانە بۆ وتنی بانگ کەلیماتی بانگ. تەسەوڕ کە لە کوێ گوێت لە بانگ ئەبێ چێژێکی زۆر گەورەوەری بیلال لە بیرەکەوێتەوە کە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگی فەرموو بانگی داوە. ئەثەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر تەربیەی ئەم زۆر زۆرە. ئەفەرمێ عەبدوڵای کوڕی محەممەدی حەنەفی ئەفەرمێ جارێکیان چوونە لای خزمێکمان لە ئەنسار ئەڵێ زۆر هیلاک بوو نەخۆش بوو ئەڵێت بە جاریەکی وت لە جاریەکانی وتی ئێتونی بوضوء لعلی أصلي فأستريح خوا تۆزێ ئاوم بۆ بێنن با دەستنوێژێ بگرم و نوێش بکەم و ئیسراحەتێ بکەم. ئەڵێ مەژوتمان تۆ زۆر هیلاکی چۆن بە نوێژ ئیسراحەتەکەی ئەوەنەیتر ناڕەحەتە بی. فەرمووی ئێوە نازانن بەخوا گوێم لێ بوو لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان زۆر مان و هیلاک بوو فەرمووی قم یا بیلال فأرحنا بالصلاة ئەی بیلال هەڵسە بانگێ بە دڵمان خۆشکە و ئاراممان کەرەوە بە نوێژەکان. منیش لەبەر ئەو فەرمایشتە ئەمەوێت دەستنوێژ بگرم. مەهارەتەکەی ئەم شێوازی سەوتی ئەم دەنگی بەرزی ئەم هەموو ئەمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەما خوێندبوویەوە هێنای کردی بە بانگوێژی خۆی و هەمیشە بە پشتی پێغەمبەرەوە صلی الله عليه و آله وسلم.
زۆر مەواقفی جوان جوانی هەیە لە خزمەت پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم. ڕۆژێکیان خۆشەویستمان زۆرمان و بوو لەگەڵ جێیشەکەیە فەرمووی کێ بانگمان ئەکات و خەبەرمان ئەهێنێ بۆ نوێژی بەیانی. بیلال وتی من ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیدە بەدەست بنەوە. فەرمووی دەی بیلال بۆ تو. هەمویان خەوتن. بیلال ئەڵێ وەڵڵی هیچ کاتێ ئەوەنە خەوم نەهات و خۆم پێ نەئەگیرا لە لای دارێکە ئاوام کرد و خۆم لێ کەوت. ئەڵێ خەو زۆری بۆ هێنام ئەڵێ کە چاوم کردەوە سێرەکەم وردە وردە خەریکە دنیا ها تاریکە و لێڵە ئەبێ حاجبی خەریکە برۆی خۆر وردە وردە دەرەکەوێ. ئەڵێ هاوارم کرد هەمویانم هەڵسان یا رسول الله صلی الله عليه وسلم بەخۆ بەدەست خۆم نەبووی تر حاڵەتێکی ئەوە هاتە پێشەوە. خۆشەویست فەرمووی إن الله قبض أرواحكم حين يشاء وردها عليكم حين يشاء. رب العالمين كي وستي روحا كانتان لي ورقريته وتان خوين كي وستي روحا كانتان أداته بدس أول مسألة يخو بو إنسان لكاتي خويا زور أبي أجي لخوي ببيش خو بقولها وقد نخوي شكل لو أشي كوتا سفر بي زنان وأهل تصوت أنا النار حترين سفر كإنسان بيك سفري خو شكل لو أشي تشاوي نقانو نيكاتو يتر أو أخير سفر يجيان دوي شكل روح أروات وأجرته خوشويس من أفرمه الروح كانت أن أكيشة دريان أكيشة كي ميلي هو كيش ميلي هو تنداته يعني إيه بلال تو بدس يخدنا بقيناك عذري بوهنا وبيغمري خوا صلى الله عليه وسلم كاتب بيني بلال زوء مشوشة كأم غلطي كردوا لبردم بيغمبرها صلى الله عليه وسلم إن جا فرموي يا بلال قم أي بلال هصا بلال كوتبوا لبردميا وانا خجالة باربو هصا وفرموي فأذن بالناس بالصلاة برو بلا باخلكوا بنو نيجا كان يعني الله من جبانهم دا هم خبري ابو هريك لائك ورايك رهات لخدمه بيغمري خويا صلى الله عليه واله وسلم نيجا كان من جاب جك رجل كان بيغمري خويا صلى الله عليه وسلم طبعا توجيه امجغاري بيغمري خدا صلى الله عليه وسلم بو هريك كان نوعك لها والله هيانا خاون مالي زوره أفرمي ما ضر عثمان وما فعل بعد اليوم عثمان لدواء أم بخشي نقوري كله تأتي حيج شتك خراب الروتي أنا كتو حرتشي بك أخو عفويك ببلالش الله شي يا بلال ألق الله فقيرا ولا تلقه غنيا أي بلال بفقير بشورو ولا إخوة جل جلاله بدولماني نقريته بلال الله وتم أي في غمري إخوة صلى الله عليه وسلم شون اشتواء أبي كيف ذلك فرموي إذا رزقت فلا تخبأ أجر خوار رزقي ده نشي بشارته بهر بس دستوا به وإذا سئلت فلا تمنع أجر هج كسيدا وهرشي لكريم منعنا وكبيدره على وتم قال كيف لي بذلك بخوا زور زحمة شون أم بيأكره ناتوانم هرشي رزقي خوا بوين أردم نيشارمه هرب أشكره بيتو هج كسيدا وشتي بيدمي حيشم بينامنه فرموي هو ذاك وإلا فالنار هر أبي آوابي أجرنا آجر تصورك خوشويس من يك هولا ناسي بمان الله فقير بفقيري بجي بفقيري بمره هرشي أنا آوا درجاي خيري وأكاته الله بركار وكسابتك بجي وخود طبعا أثري أما بسر بلال وهتا أخير لحظك وفاتك حتشيني بلال حتى لقى الخزاني حتى بلال مناضي شيني لدواء خوي بجيل تنا خوي هندي خزاني كلا هندي خزاني اختلافه آية شون خواستويتي هندي فرمون بيغمري خوا صلى الله عليه وسلم بوي خواز هلا زمني أو هندي فرمون إمامي أبو بكر لزمني خويا هندي فرمون نا والله بلال كتشو الشام داواي كل أهل الشام هو أهل الشام أو هاتوم من بان بيجاكي بيغمرهم صلى الله عليه وسلم والله حشتك ماني اما الزليل بوين ضعيف بوين عبد بوين كره من كري امتيكم لنا مكه بلا مخوا عزتي داينه تبع اسلام هاتون بويك كان من بدني الله يرحم يعني وتان ما نعني لو يك كانت اديني هندي عند حتى كوتاي حياتي شي هتنها او خزانه هيك هند لقلها والله نهمو مشاهدي جواني هي لقل إمام أبو بكر فرمى جاري لخزمتي أبوين في غمري خوا صلى الله عليه وسلم هر نهاد بونيوج نهاد هر دانشتين نهاد
ئەڵێ وتم ئەی ئیمامی ئەبوبەکر بەخوا نەهات بۆ پێشنوێژیمان بۆ ناکەی ئەڵێ ئیمامی ئەبوبەکر وتی ئێ باش ئەڵێ قامەتم کرد ئیمامی ئەبوبەکر پێشنوێژی ئەکرد لە پڕ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات ئەڵێ خەڵکەکە بڕێ سوبحان ئەڵڵایان ئەکرد بڕێ چەپڵیان لێ ئەدا ئیمامی ئەبوبەکر هەر وەسا ئایەتەکەی دووبارە کردەوە خۆ چی بووە غەڵەتم نەکردووە زانی شتێک ڕووی داوە هەمویان هاوارەکەن ئەفەرمی ئاوا لاچاوێکین کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینی ئەفەرمی ئەوە بە دوایە هاتە پێشەوە خۆشەویستمان چوو پێشەوە پێش نوێژەکەی کرد و تەواوی کرد و تەکمیلەی نوێژەکەی کرد طبعا قەهقەڕا لە زمانی عەرەبیە هەنگاوەکان بۆ دواوە بگەڕێتە دواوە طبعا ئێمە لە مەسەلەی ئیمامە ئایا ئینسان لە پشتی ئیمامێکەوە نوێژی کرد ئیمامەکە گۆڕا بە ئیمامێکتر نوێژەکەی دروستە دروست نییە بە بابەتێکی فقهی تەفسیلە جاری وهەیە ئیمام نوێژەکەی بەتاڵە بێتەوە یەکسەر کەسێکتر ئەچێتە پێشەوە تەکمیلەی نوێژەکە ئەکا یا ئەهلی فەضل عولەما ئەفەرمون ئەگەر کەسێک ها زۆر فاضل بوو زۆر ئەهلی فەضل بوو ئەم ئیمامە سەیری کرد ئەم ئەهلی فەضلە لە پشتیەوەیەتی بۆی هەیە بگەڕێتە دووە ئەهلی فەضلەکە بچێتە پێشەوە نوێژەکە بکە بە دوو ئیمام نوێژەکە تەواوەکەن و تەکمیلەکەن خۆتبەش بە هەمان چەشن و بە هەمان کەیفێتە لە هەندێک ڕوايەتی تاریخی و سیرەیە هاتووە جاری وهە بۆ خەتیبێک دابەزیوە لە نیوەی خۆتبەکە خەتیبێکی تر چووەتە سەر و خۆتبەکەی تەکمیلە کردووە یان خۆتبەکەی تەواو کردووە کەسێک تر نوێژەکەی کردووە بە هەمان چەش لە خزمەتی هاوڵان مەشاهیدی زۆریان گێڕاوەتەوە لە هی بیلال عەبدوڵڵای کوڕی عومەر ئەفەرمێ عوسمانی کوڕی ئەبی طەلحە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای فەتحی مەکە بینیم خۆیان کرد بە ناو کەعبەیە و تەنها بیلال لەگەڵیان ناڕۆژ ئەڵێ زۆر مەراقەم بزانم لە ناو کەعبە هەر نەهاتنە دەرەوە نادەبزان چیان کرد ئەڵێ کە هاتنە دەرەوە بیلالم بینیتم ئەی بیلالەوە چیتان کرد لە ژوورەوە فەرمووی 6 پایە لە ناو کەعبەیە هەیە خۆتە زانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو دوو لە پایەکانە ڕێک وەستا و نوێژی کرد دوو ڕکعات نوێژی کرد لە ناو خودی کەعبەیە کە عولەماوەکەن دەلیل لەسەرەوەی لە ناو خودی کەعبەیە دروستە ئینسان نوێژ بکە هاوڵان لە خزمەتە زۆر ئەگەڕنەوە بیلال خۆی فەرمێ ڕۆژێکیان زۆر سارد بانگم ما کەس نەهاو بۆ نوێژی بەیانی طبعا سەرەتا کە ئەصحاب هیجرەتەکەن هەمویان نەخۆشەکەون چونکە هەوای ناو مەدینە هەوایەکی زۆر سەختە حتى پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای کرد وتی خوایە شیفام بدە ڕەحممان پێ بکەی تەحملی ئەم بەردە نایە شتی وایان نەبینی بوو ئەفەرمێ یەک کەس نەهات سەرمایەکی زۆر قورس بوو ئەڵێ درەنگانێک سەیرەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تاقیتە نەهاتە ناو مزگەوت کەسی تیا نەبوو ئەڵێ وتی بیلال بۆ کەس نەهاتووە ئەڵێ وتم حەبەسەهم القڕ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرما هەموویانی ڕاگرتووە حەبسی کردو ناتوانن بێنە دەرەوە خۆشەویست دەستی بەرز کردەوە دوعای کرد فەرمووی اللهم اذهب عنهم البرد خوای گیان اذهب عنهم البرد سەرمایان لەسەر هەڵگرە ئەڵێ دوای ئەم دوعایە ئەڵێ بینیم خەڵک بە لێشاو لە هەموو کۆڵەنەکانی مەدینەوە ئاهاتن بەرەو مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە مجەڕەدی دوعاکەی خۆشەویست ئەفەرمێ فلقد رأيتهم يتروحون في الصلاة پەلەیانە کرد پەلە خۆیانە کرد بە ژوورە بۆ ناو مزگەوتەکە سەرماکە لەسەریان هەڵگیرە لە دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیلال بانگێک ئەدا هەرچی ئەکا بۆی تەواو ناکرد لەگەڵ ئەکاتە ئەشهەد ئەنە محەممەدە ڕەسوول الله بیرەکاتەوە لە کۆڵانەکانی مەدینە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبینێ تەحملی ئەوە ناکا بانگەکەی تەواو کرد ئیزن ئەخوازی لە ئیمامی ئەبوبەکر ئەی ئیمام هەر چۆنت کردو ئیزنم بدە بەخوا ئیتر من ناتوانم بانگ بدەم تازە من بانگم نەما ئەفەرمێ ئیمامی ئەبوبەکر ئیزنی ئەدا لە ڕوايەتێکە ئەڵێ ئیزنی نەدا لە زمانی ئیمامی عومەر ئیزنی دا کە مەدینە بەجێ بێڵێ ئەڵێ ئیمامی ئەبوبەکر پێوت لەم ئەخیری پیرێ بەجێم مێهێڵە ئەی بیلال لە دوای ئیمامی ئەبوبەکر ئیتر ڕۆژ بەرەو شام خەریکی جیهاد و مەیدانی جیهاد و فتوحاتی ئیسلامی و زۆر کاتیش بە نەکیرەی زۆر کەم شتی لێ باس کراوە چکە ئەوەندە خۆی دەرنەخستووە ئەفەرمێ لە زمانی ئیمامی عومەر جارێک گەڕایەوە ئیمامی عومەر نامەیەکی نارد زۆر مشتاقی بیلالم مشتاقم ئەمەیە بیبینم بیلال گەڕایەوە ناو مەدینە هاتە خزمەت ئیمامی عومەر و بانگی بەیانی بانگیدا
ئەفەرمێ کە خەڵک گوێی لە بانگەکە بوو هەر هەموو لە ماڵەوە بە گریانەوە كأنما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیندوو بووەتەوە هەر هەمویان هاتنە دەرەوە بەرەو مزگەوت ژن و مناڵەکانیان ئەهێنا لەگەڵ خۆیانە بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ گوێگرتن لە بانگەکەی بیلال لە کۆتاییەکانی حیاتیە ئەفەرمێ ڕاکشا بوو خێزانی ئەگێڕێتەوە وەڵێ هەر جارێ ڕابکشایە بخەوتە أيوه اللهم تجاوز عن سيئاتي خويا لقناها كان مبورا واعذرني بعلاتي خويا علتم زور درد دارم نفسم روح مشكاوة شكندية يا إلهي عذر أهن مو بو علتانيك هم لبرامبرتو يا خويا عفومك أفرمي الأخير كاتي وفاتيا عليك زانيم أمري هاوارم لهالصا هاوارم أكر واتربا هاوارم أكر أي هاوار أو بياوكم لدس أدم أو تا أمري هاولا كي بيغمبر صلى الله عليه وسلم الله وتي بيدنگ با هاوار كردينا غدا نلقى الأحبة محمدا والصحبة بخواب بياني أجمع خوشويستكانم كبيغمبر إخويا محمد صلى الله عليه وسلم لقال هاولا كاني أفرمي أخير كلمات كاني بلال أم كلمات أنبن كاتك وفاتك بلالێکە کە لەو هاوڵانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕووی پێستەوە حەبەشی و ڕەش زۆریش ڕەش سیرەکەی سبحان الله ئەم ناوە گەورە و ئەم شۆرەتە گەورە و ئەم مەحەبەتە گەورە لە دڵی هەموو خەڵکیە بۆ ئەم بلالە ئەصحاب ڕێزی لێ ئەگرن ئیمامی عومەر ڕێزی لێ ئەگرێ ئیمامی ئەبوبەکر ڕێزی لێ ئەگرێ هاوڵان هەموو تەقدیسی ئەکەن ڕێزی لێ ئەگرن چونکە ئەمە پاشماوەکە و دیاریەکەی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم تصور كم إسلام كان عظيمة عبدي فقيري رشو الروت أو برز أكاتب كي أو كسي أجت سرباني كعبة أمهمها والله لجير بيكاني أو سيتو أو بانج أدا بلال حبشية كي أو عبديك بيغمبري خوا صلى الله عليه وسلم أي كاتب معتمدي خوي كان يجي بياني خبري كاتب بلال حبشية أكرب زماني أمر بلين ساعات كي بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم كهمو كاتب خبري هنا وأقداري أكردو حتى لفرماشتك أفرمي أجر بلال بانجي دا أو بانجي يكمين بانجي بياني أجاتن ليبه عبد الله يكون الرواحة بانجي دا إنجا بانجي نيوجا بانجي بلال بانجي شو نيوج بشو نيوج تصورك كجود لبانجي بلال أبي شو نيوج بيركبته يعني إما سبحان الله لزمنك أجين زمنك وشكي زمنك بيدلي بيروحي بهستي والله هر مناريك أبيني لهر سوتشك ضلوا خوشة بلال بيركيته شون شو تسر وبانجي داوا جوان ترين مشهدك إنسان مسلمان أبيني للاديك لسفريك لشوينك والله يوم منارانيك أبيني ضلي قشكاته شو أوها والله برازي بيركيته هر كاتي جول لبانبو نكيب بطاقتي وبيزاري أفرمي أجر جود لبان بو قرآن دأخوين قرآن بوست لقرآنك جود لبان كبقر لقال يا بليرو الله أكبر الله أكبر لقال يا بلير الله أكبر الله أكبر حتى حي على الصلاة حي والله لا حول ولا قوة إلا لا حول ولا قوة إلا طواب الصلوات بدل الذي داري خوشبي صلى الله عليه وسلم إن جاء اللهم رب هذه الدعوة بلير شفاعتي خوشبي استبرك تصورك لكاتي بانجا دزنجا جري كلمات كاني بانك بليرو قصة كده راقرة أو عرستكم قرآن أخواني قرآن كان راقرة تجاي أو قصة كان راقرة همو أما الشدانة بيركروا يعني هزارو أو اندصال أم خلق همو بانك الله هر أبي أجريكي تش قوري هبي أم بلالي حبشي أبي تشن قوري بي كبيغمبري خوا صلى الله عليه وسلم بالله لبيج منه ولا بهشتا بيوم لخشوي بين على كان ولا بيج منه أبي أم بياوتان عظيم وقوري إما أبي كاتك أم بانجانا علينا وشنك أجر من دسكي طبعا يكي لسنة فراموشكاني بانج أو بيش أو بانجويش أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بدني برز بله السنة بدني نزم بخوي بله إن جدوا يدنك برز كات كأما يشكي لسنة فراموشكان بعام نقل كردستان للجهان الإسلامية دي إما جمل بانج أبيت
لە بانکە الصلاة خير من النوم بەیانیان گوێت لێ ئەبێ وەڵڵا بیلالی حەبەشی و بیرەکەوێتەوە کە ئەو هاوارەی کردووە و ئەو نرکە و ناڵەی ئەوە ئێستا گەیشتۆتە ئەم 1000 ساڵە بەدوای ئەوە ئەوترێت ئەبێ ئێمە چەند سەرمان بەرز بێ کە لەناو ئەم ئاینە پیرۆزە ژیان بەسەر ئەبین هیچ فەرق و جیاوازێک لە نێوانمانە ناکە زۆر ممکنە عەبدێکی ڕەشی داماوی بێ کەس ئەوەندە گەورە بێ لەناو ئەم شەریعەتەی ئێمە ئەی ئەبێ چەندێک لە ئێمە ناو و حەسەب و خزمی زۆر و کەسی زۆر و لە دواییشە لە قیامەتە سەری شۆڕ ئەبێ چەند کەس هەبێ لە ئێمە ئەم هەموو جەماڵ و جوانەی کە ڕەب العالەمین پێی عەتا کردوین لە شوێنی خۆیان جێبەجێمان نەکردبێ و زەلیل بین و ئەم کەسەش ببینین کە چەند داما و زەلیل لە ناو مەکە ئاوا سەری بەرز لە ڕۆژی قیامەتە بەو هیممەتە بەرزەوە ئەمانەیە بەدڵ بڵێن خوای گیان بەخوا ئەم بیلالە ڕەشپێستەی ئەم بیلالە حەبەشیە کە هاوڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و عەبدێکە لە عەبدەکانی مەکە بەخوا پەروەردگارە بە خۆشەویستی ئەم دینەی تۆ دڵمان پڕ لە خۆشەویستی بووی یا ئیلاهی داوا لێ ئەکەین بەناو صفاتی بەرز و جوانت بمانگەڕە لەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان بە چاوی سەرمان بە دیداری بیلال شادە بین یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت مەحروممان مەکە لە بینینی دەموچاوی ئەم هاوڵە بەڕێزانە یا ئیلاهی مەحروممان مەکە بە گەیشتن بە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەم بانگەی محەممەد المستەفا عليه الصلاة والسلام خوایە هەموو ڕۆژێ پڕتەوتری کە و بەهێزتری کە بەگوێی هەموو کافران و بێدینانی دنیاە بدە یا ئەرحەم الراحمین خوای گیان داوا لێ ئەکەین گوناهانێک کردومانە بە ئاشکرا و پەنهان عەفومان کە گوناهانێ زانیومانە و کردومانە عەفومان کە گوناهانێ نەمانزانی کردمان عەفومان کە یا ئیلاهی گوناهانێ بێ ئەدەبیمان کرد لە حەزوورتە یا ئیلاهی عەفومان کە تو گەورەی خۆت خوایە بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێن دینداریمان یا ئیلاهی قایم کە همتمان بۆ خزمەتی دینەکەت بەهێز کە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت نەسڕەتی ئەم دینە عیزەتی ئەم دینە بە چاوەکانی سەرمان ببینین یا ئەکرەم الئەکرەمین خوایە بمانگێڕە لەو کەسانەی کە لە سەرە مەرگا محەممەد المستەفا عليه الصلاة والسلام لە یادیانە خوای بمانگێڕە لەو کەسانەی بە مجەڕەدی مردنیان بە حەزوری ئەم گەورە پیاوانە ئەگەن یا ئەکرەم الئەکرەمین خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دینمان پارێزراو کە دینمان سەلامەت کە خوای داوا لێ ئەکەین دینمان پارێزراو کە یا رب العالمین خوای گیان ئێمە عەبدانێکی ضەعیف و زەلیلی تۆ بەخوا ئیلاهی هیچ شک نابێن لەم دنیاە تەنها زاتی تۆ نەبێ کافرانی جیهان هەموو لەسەرمان کۆبوونەتەوە هانامان تەنها بۆ لای تۆیە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کڕەمی خۆت گیراوەکانمان ئازاد کە یا ئیلاهی داوا لێ ئەکەین لە مردوەکانمان ببورە خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببورە خوای لە گوناهی مردوەکانمان ببورە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببورە یا ئیلاهی هەر حاجەیەکمان هەیە بۆمان جێبەجێکە یا رب العالمین بەخوا ئێمە خۆمان نازانین چی بۆ ئێمە باشە و خراپ یا ئیلاهی وا خۆماندایە دەستی تۆ بۆ چرکە سات ئێمەمان دەرەوە دەستی خۆمان ئەوەی بۆ دین و دنیامان باشە پێمان عەتاکە ئەوەی خراپە لێمانی دوور خەرەوە یا رب العالمین خوای گیان مسلمانانێکی زۆر نەخۆشن یا ئیلاهی هانای نەخۆشی و فەقیری ئەوانە بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی شیفای خۆت بۆمان بنێرە یا رب العالمین یا ربی خوایە لە دەستی زاڵمان ڕزگارمان کە خوایە داوا لێکەین محتاجی دەستی نامردمان مەکە زەلیلی دەستی زاڵممان مەکە یا ربی خوایە داوا لێکەین زەلیلی سەر جێگەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوا لێکەین ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووب کە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بێ مناڵە مناڵەکانی ساڵح کە یا ئیلاهی داوا لێکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت هەر حاجە پێویستێکمانێ پێمان عەتاکە تو گەورەی خۆت دڵمان ئارام کە یا ئیلاهی ماڵەکانمان ئارام کە
يا إلهي وڵات و نیشتیمانمان ئارام بکە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئارام بکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە شەڕی حەسەدەت بمان پارێزە لە شەڕی چاوپیسان بمان پارێزە لە شەڕی شەیاطینی ئینس و جین بمان پارێزە یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەموو کلیلی دەرگاکانی خەیر لە لای تۆیە یا فەتاح دەرگا خێرەکانمان بەسەرا بکەرەوە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قولي لقناهي مني شوي وجبوري خواهي لمن قبولك يا رب